ئەو فەرماندە ئەفسوناویەی بۆ پاراستنی نیشتیمانەکەی بەهەشتی ئەوروپای جێهێشت ژیانی ئارامی ئەوروپا و پلەی دکتۆرای لە باشترین زانکۆی ئەڵمانیا جێهێشت بۆ بەرگریکردن لە گەلەکەی. ئەو بڕیاریدا بوو یان سەر دەکەوێت یان شەهید دەبێت. سەرکردەی شەڕڤانان و سەرپەرشتیاری ئاسایشی شێخ مەقسوود و ئەشرەفیە بوو لە حەلەب. ناوی تەواوی زیاد قەدورە و لە ساڵی 1970 لە عەفرین لەدایک بووە. خاوەنی بڕوانامەی دکتۆرایە لە زانکۆی ماینز لە وڵاتی ئەڵمانیا. فەرماندە زیاد حەلەبی تەنها فەرماندەیەکی سەربازی ئاسایی نەبوو، بەڵکو بەو ئەقڵیەتە ئەکادیمیەی هەیبوو توانی بووی لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا سیستەمێکی ئەمنی ئاڵۆز و تۆڕێکی نهێنی لە ناو گەڕەکە کوردنشینەکاندا دروست بکات. ئەم شێوازە لە بەرگری وای کرد کە گروپا توندڕەوەکانی سەر بە شەرع نەتوانن بە ئاسانی دزا بکەنە ناو قوڵایی گەڕەکەکان، چونکە لە هەر کۆڵانێکدا ڕوبەڕووی پلانێکی چاوەڕوان نەکراو دەبوونەوە. فەرماندە زیاد یەکێک بوو لەو کەسایەتیانەی کە گەرەنتی مانەوەی هێزێکی ئەمنی ناوەخۆیی دەکرد لە هەر ڕێککەوتنێکی نوێدا، چونکە خەڵکی ناوچەکە متمانەی تەواویان بە سەرکردایەتی ئەو هەبوو. زیاد حەلەب کە فەرماندەی ئاسایشی گەڕەکی شێخ مەقسوود بوو لە بەرەکانی جەنگ و بەرخۆدانەوە ڕایگەیان تا دوا فیشەک دەجەنگین و شەڕی مانەوەی کورد دەکەین. هەرواشی کرد تا دوا فیشەک شەڕی کرد و دواتر شەهید بوو. بەڵام بەرخۆدانی و گیانفیدایی خۆی و هەواڵەکانی مێژووی پڕشنگداری خۆیان لە بیر و هزری هەموو تاکێکی کوردپەروەر هێشتەوە. بڕیاریشا تەرمی فەرماندە پاڵەوانەکەی کورد ببرێتەوە بۆ کۆبانەی قەڵای بەرگری و لەوێ بە خاک بسپێردرێت.